جوڵەیەکی نوێی سیاسی لە هەرێم لەلایەن هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی پێشهاتە نوێیەکانەوە دەستی پێکردووە کە لە دوای کۆنگرەی چوارەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاندووە بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ناوخۆی هەرێمدا دەرگای کراوەیە لەگەڵ هەر هێزێکی سیاسی کۆدەنگ بێت بۆ بنیاننانەوەی کوردستان. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تحملی ئەم واقعاکەین و ئەچینە ژێرباری مەسئولیەتیەوانێ و ئەوە تا ئەبینی هەر لە هاوسەرۆکەکانمانەوانێ کە ئەوە لە کۆبوونەوەی بەردەوامان لەگەڵ هەموو لایەنەکانە هەر لەم دووسێ ڕۆژی پێشوا کە ئێمە کۆبوونەوەی کۆمیتی سەرکردایەتیمان کرد بڕیارماندا کەوا کۆبوونەوەی فعلی نەک هەر بە قسە کۆبوونەوەی فعلی لەگەڵ هەموو حیزب و لایەن و هێزەکانە بکەین بە پارتی شەوانێ بۆ ئەوەی هەمومان دانیشین باز لەم دۆخە دژوارە بکەین. کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانکاری لە ژمارەیەک لە سەرکردەکانی بووە کۆنسەی سەرکردایەتیان هاوسەرۆکی سەرکردایەتیان دیاری کردووە. ئەمەش پێویستی بەوە هەیە کە سەردان و بەسەرکردنەوەکان هەبێ بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی لەگەڵ یانە سیاسیەکان. ئەو هەنگاوی یەکێتی جێگەی بەرز نرخاندنە و پێم وایە ضرورەتێکە بۆ ئەوەی کە یەکێتی جارێکی کرد لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکانە پەیوەندیەکانی پتەوکە و بۆ زانیاری هەموو لایەکیش کاتی خۆی لە سەردەمی مام جەلالە یەکێتی پەیوەندی زۆر باشی لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکانە هەبووە دۆسایەتی هەبووە ئەو دۆسایەتی وای کردووە کە یەکێتی گەورەتر لەو حاڵەتەی کە هەبووە دەربکەوێت. لە دوای کۆنگرەی چوارەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاندووە دەرگای کراوەیە بۆ هەموو کەس و حیزب و لایەن و جوڵانەوەیەک لەسەر بەرژەوەندی گشتیەکانی خەڵکی کوردستان دەست لە ناو دەست لە پێناوی ئایندەیەکی باشتر تێبکۆشن بۆ ئەوەش یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیی تەواوی دەربڕیوە. ئەم سەرکردایەتیە نوێیە سیاسەتی نوێشی هەیە. ئیسا ئێمە بەو سیاسەتە نوێی کە هەمانە و لە کۆنگرا قەرارمان لەسەردا و لە دوای کۆنگرا پیادەمان کرد و ئیشی لەسەرەکەین بەڕاستی سیاسەتی ئێمە ئالە ئیستایە من حەزەکەم هەموو لایەنەکان بیزانن لە سیاسەتی پێکەوە ژیانە ئاشتەواییە هەمومان پێکەوە کارکردنە پارێزگاریکردنە لەم قەوارە سیاسی کە هەرێم هەیەتی ناوی ئەوەی بارودۆخی خەڵکی زیاتر خراپ نەبێ و بیل لە ڕێگا چارەسەری کە نەکرێتەوە پەنا بۆ بەغدا و شوێنەکانی کە نەبدرێ باشتر وایە بەرپرسەکان لە دەسەڵاتداران و لە حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان هەست بەو بەرپرسیارێت تێ بکەن و چاکسازی لە دەوڵەتداریانە بکەن بۆ ئەوەی چیتر نیگەرانی و قەیرانی هاوڵاتیان ڕوو لە زیادبوونەکە. بۆ بارودۆخش دیارە داناژێژێتەوە ئەگەر حیزب و لایەنە سیاسیەکان پەیوەندی باشیان نەبێ و ئەگەر حساب بۆ یەکتریش نەکەن. ئاڵنکاریەکان لەسەر گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان چەندین ڕەهەندیان هەیە کە هەمویان کاریگەری ڕاستەخۆیان لەسەر ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست کردووە. بۆ ئەمەش ئێستا دەرفەتێکی گونجاو هاتۆتە پێشەوە کە هێز و لایەنە سیاسیەکان پێکەوە بڕیار لەسەر چارەنووس و ئایندەی خەڵکی کوردستان بدەن. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.